هەرچەندە بڕیارە ڕۆژی سێشەممە دوای 2 ساڵ چاوەڕوانی یاریەکانی خولی پلێکی کوردستان دەست پێ بکات، بەڵام بۆی قەیرانی داراییەوە یانەکان لە ئێستادا لە بارودۆخێکی خراپدان و هەندێک لە یانەکانیش ماوەی 3 مانگە موچەی یاریزانەکانیان نەداوە. بەپێی زانیارەکانی ئەو زانیارانەی دەست پێیان میشکەوتووە هەندێیانە بەنیازن لە خولەکە بکشێنەوە. بەڵە خۆشەویستان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچینە سلێمانی وەردەڵان محەممەد پامنێری پەیام وەردەگرینەوە. دەڵان سڵاوی خوارد لێبێت، زانیاری کشانەوەی هەندێک لایەنەکان تا چەند دروستە و نزیکە لە ڕاستیەوە هیچ جیانەیەک تا ئێستا بڕیاری کۆتایی داوە بۆ ئەوەی لە خولی پلێک بکشێتەوە یاخود ئەمە تەنها دەنگۆیەکە و ئەکرێت لە ڕۆژانی داهاتوودا یانەکان جەخت لە بەشداریکردنیان لە خولی پلێک بکەنەوە. بفەرموو زانیارەکان بگوازڕ. بەڵێ پێشنگ سڵاو لە ئێوە و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش بە پێ و زانیاریانەی دەست ئێمە کەوتووە هەرچەندە بڕیارە سبێنێت دوای 2 ساڵ چاوەڕوانی یاریەکانی خولی پلێکی کوردستان دەست پێ بکات. هەندێک سەرچاوە بازەوە دەکەن لایەنەکان کە بەهۆی قەیرانی ئەو قەیرانە دارایی تووشی بوون لە خولەکە بکشێنەوە. ئێمە دەمێت بۆ زیاتر تشی خستنە سەر دەستپێکردنی خولی ئەم ساڵ دوای 2 ساڵ چاوەڕوانی و هەروەها دۆنگانی کە باز دەکرێت لە نێوان یانەکان ورزشکاران میوانداری بەڕێز هادی کەریم جێگری سەرۆکی یەکێتی تۆپی پێی کوردستانمان کردووە. کاگادی سپاس بۆ ئامادەبوونت. ئەگە سەرەتا پێمان بڵێ ئێوە لە چ بارودۆخێکدان دوایەوەی 2 ساڵ چاوەڕوانی یانەکان سبێنی یاریەکانی خولی پلێکی کوردستان دەست پێکە؟ پێشەکی سپاسانەکەمەوە دیارە ئێمە وەکو یەکی تۆپی کوردستان ئەمڕۆ ئەم ساڵ بڕیارماندا سەرجەم چالاکیەکانی یەکێتی تۆپی کوردستان بەرین بەڕێوە بەهۆی ئەوەی کەوا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەو پارایەمان بۆ دابین کراوە سەرجەم خولەکان بەرین بەڕێوە و دیارە خۆشانەزانین ئێمە کە لە کۆبوونەوەکانمانە لەگەڵ سەرجەمیانەکانە بانگێشی یەکی تۆپی کوردستانمان کرد بزانین چەندیانە بەژاریەکەن، بەڵام ئەو بوو لە سەرجەمیانەکانە تاقییانە بەداخەوە ئاڵم بەداخەوە یانەوەشی سلێمانی بوو ئەو یانەیە کە نەیتوانی بەژاریکە سەرجەم یانەکانی کوردستان بەژاری خولەکاکن. دەنگۆیەک ئێستا هەیە بەهۆی قەیرانی دارایی کە یانەکان بکشێنەوە. ئایا ئەم دەنگۆیانە تا چەند ڕاستن ئێوە وەکو بەرپرسانی یەکێتی تۆپی پێی کوردستانە ئەم دەنگوانە بەدەستێوە گەیشتووە؟ نەخێرە تا ئێستا من شتیوام نەبیستووە تا دوێنێش ئێمە دوێنێ پێرە لە یەکی تۆپی کوردستان بووین سەرجەمیانەکان کشوفاتی خۆیان هێناوە بەژاری خولەکاکن تا ئەم کاتەش کیژیانەیەک بڕیاری نەداوە پاشە کچێ بە خولەکە بکە. باش ئەگەر بێت و لە کاتی دەستپێکردنی خولەکان یانێ بکشێتەوە سزاکانی ئێوە وەکو یەکێتی تۆپی پێی کوردستان تەنها سزای داراییە یاخود سزای کەیان هەتانە بۆ یانانێک کە لە نیوەی لە کاتی دەستپێکردنی خولەکە دەکشێتەوە؟ ئێمە وەکو یەکێتی تۆپی کوردستان بڕیارمانناوە هەرچی یانەیەک وەکو یانەوەشی سلێمانی کە لە پێشەوە توێتی ئاسایی بووە کە بکشێتەوە، بەڵام یانەیەک لە خولەکە یا دوو یاری بکە لە ئەخیرا بکشێتەوە سزای قورسەیری هەم دارایی و هەم لە پلەکەشی نەخوارەوە. گەشتبینی بە سەرکەوتنی خولی ئەم ساڵ؟ ئیشەڵا من زۆر گەشتبینم بە تایبەتی ئەوەی کەوا خولەکە هەموو یانەکان بە تاموچێژێک ئێستا هەموو خەریکی مەشەکردنن و بۆ خۆ ئامادەکردن بۆ خولەکە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاگ هادی کەریم جێگری سەرۆکی یەکێتی تۆپی پێی کوردستان. پێشەنگەوە زانیاریەکانی دەستپێکردنی خولی پلێکی کوردستان و ئەو دەنگانەیە کە باز لە کشانەوەی هەندێک یانەکان دەکەم بەهۆی قەیرانی داراییەوە. ئەردەڵان محەممەد پامنێری کەناڵی ئاسمانی پام لە سلێمانی سپاس بۆ زانیارەکانت.